فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی چواردەهەم بەڕێزان بە خۆشحاڵیەوە لە خزمەتتانە ئەوەی کە ئێوە ئەیبین لەم وانانە ئەمانە بەشێکی زۆر کەمن لە کۆرسەکانمان چونکە کۆرسەکانی فێربوونی زمانی ئینگلیزی لە ئاوات ئەکادمی زۆرن لەوانە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان لە 3 کۆرس پێک هاتووە کە یەکێکیان استراتیژیەکانە یەکێکیان فێربوونە لە ڕێگای چیرۆکێکەوە بە ناوی جرنی و یەکێکیشیان کۆرسێکە بە ناوی پۆلیگلۆت کە باسی ئەزموونی و کەسانەیە کە زۆر زمان ئەزانن ئێستاکە تۆ بۆی ئینگلیزیەکەت باشکی سەرەتا بەشدار بە لە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان پاشانەوە بزانە کە فێربوونی زمان لە ئاوات ئەکادمی بە چەند لێڤڵێکە لێڤڵی یەکەم کە لە ئێستادا بەردەستە لێڤڵی یەکەمیش لە 3 کۆرس پێک هاتووە تۆ توانی بە بڕەپارەیەکی کەم لە هەر یەکێک لەم قۆناغانە بەشدار بی چەند کۆرسێکت بۆ ئەکرێتەوە و تۆ لەم کۆرسانە ئەتوانی سوودێکی زۆر وەرگری بەڵێ بەڕێزان لە خزمەتتانە چواردەهەم 14 Mr. Robinson never went to a dentist واتە مستر ڕۆبنسن هەرگیز نەئەچوو بۆ لای دکتۆریدان لە ئینگلیزیە کاتێ ئەڵێ never ئیتر هەر فعل نێبێ واتە هەرگیز ئەو کارەی ناکرد خۆی went واتە ئەچوو بەڵام never went واتە هەرگیز نەئەچوو because he was afraid چونکە ئەترسا but then بەڵام پاشان his teeth began hurting a lot پاشان دانەکانی دەستیان کرد بە ئازارێکی زۆر hurting a lot and he went to a dentist و ڕۆشت بۆ لای دکتۆریکی دان the dentist did a lot of work پزیشکی دانەکە دکتۆری دانەکە کارێکی زۆری کرد in his mouth لە دەمیان for a long time بۆ ماوەیەکی زۆر On the last day لە ڕۆژی ئەخیرە Mr. Robinson said to him پێیوت How much is all this work going to cost? How much واتە چەندێک is all this work هەموو ئەم ئیشە going to cost هەموو ئەم ئیشە چەندی تێچێ The dentist said دکتۆری دانەکەش وتی 25 pounds 25 pound But he did not ask him for the money. بەڵام داوای لێ نەکرد بۆ پارەکە. واتە هەر وتی ئەوە نەیتێجی تر هیچی نەوێت بمەرێ. After a month, پاش مانگێ Mr. Robinson phoned. Mr. Robinson تەلەفۆنی کرد. The dentist بۆ دکتۆری دانەکە and said وەوتی You haven't asked me for any money. You haven't asked me واتە تو هیچ داوات لێ نەکردم for any money بۆ هیچ پارێک واتە هیچ داوای هیچ پارێکی لێ نەکردم for your work last month بۆ ئیشەکەت مانگی ڕابردوو واتە مانگی ڕابردوو کە من هاتم بۆ دات و هەموو ئیشە بۆ کردم بەڵام داوای پارە نەکرد the dentist answered پزیشکی دانەکەش وتی I never ask a gentleman for money من هەرگیز داوای پارە ناکەم لە پیاوی بەڕێز و خانەدان Most gentlemen زۆربەی پیاوە خانەدانەکان pay me quickly یەکسەر بە خێرایی پارەکە مێنێ The dentist said پزیشکەکە وتی But some don't بەڵام هەنێکیش وا ناکەن I wait for my money for 2 months من چاوەڕێی پارەکەمەکەم بۆ ماوەی 2 مانگ And then I said و پاشان ئەڵێم That man isn't a gentleman ئەو پیاوێکی بەڕێز نییە پیاوێکی خانەدان نییە And then I asked him for my money ئیتر ئەو کاتە داوای پارەکەمی لێک بڵێ پزیشکی دان Dentist چۆنە نووسرێ D E N بەڵێ T I
dentist بڵێ لەبەرەوەی ئەو ئەترسا because he was afraid بڵێ ئازاری زۆر بوو hurting a lot بڵێ ئەو چوو بۆ لای دکتۆرێکی دان he went to a dentist بڵێ دکتۆری دانەکە کارێکی زۆری کرد the dentist did a lot of work بڵێ لە ڕۆژی کۆتایی on the last day هەنێک ئەم هەموو ئیشە تێچێت واتە ئەم هەموو ئیشە چەندی تێچێت how much all this work بڵێ تێچێت how much all this work going to cost how much all this work going to cost بڵێ داوای لێ نەکرد بۆ پارەکە he didn't ask him for the money بڵێ تۆ داوات لێ نەکردم بۆ هیچ پارەیەک واتە هیچ پارەیەکی لێ داوا نەکردم You haven't asked me for any money. بۆ ئیشەکەت مانگی ڕابردوو. For your work last month. بڵێ من هەرگیز داوا لە پیاوی بەڕێز و خانەدان ناکەم بۆ پارە. واتە هەرگیز داوای پارە لە پیاوی بەڕێز ناکەم. I never ask a gentleman for money. چۆن ئەژیت؟ بڵێ چۆن ئەژیت؟ How do you live? بڵێ زۆربەی پیاوە خانەدانەکان بە خێرایی پێم ئەدەن. زۆربەی پیاوە خانەدانەکان بە خێرایی پێمەیەن واتە پارەکەم پێ. Most gentlemen pay me quickly. بڵێ پیاوەکە بەڕێز نییە. پیاوەکە پیاوێکی خانەدان نییە. That man, the man واتە پیاوەکە ببورن. That man واتە ئەو پیاوە isn't a gentleman. That man isn't a gentleman. بڵێ من داوا لەو ئەکەم بۆ پارەکەم. I ask him for my money.